بزوتنەوەی ئیسلامیش قەڵای مسلمانەکان بوو. بۆیە هەموو ئەبینن و هەستیشی پێکەن کە بزوتنەوەی ئیسلامی نەما، کە بزوتنەوەی ئیسلامی ڕووخا کە چەکی دەستی نەما، ئەو زەلیلی ڕووی کردە هەموو کەسێک کە شەقتان تێ هەڵەن و لەبەر مزگەوتەکانتانە قورئان پسووتێن و ئیهانەی بکەن و هیچ کەسێکیش نەتوانێت دیفاعتان لێ بکە. بزوتنەوەی ئیسلامی قەڵایەکی زۆر گەورە بوو. بزوتنەوەی ئیسلامی وەکو دەوڵەتی عوسمانی وابوو بۆ ئومەتی ئیسلام. خەڵکی نایانەزانی قەدر و قیمەتی چەندە، نایانەزانی کاریگەرێتی چەندە. هەتا کە دەوڵەتی عوسمانی ڕووخا ئومەتەکە هەتی و کەوزانیان چۆن کەوتونەتە بەردەستی ئەوروپا، چۆن لە تووپەتیانەکەن و زەلیلیانەکەن و ئیهانەیانەکەن و وڵاتیان ئەڕووتێنەوە. کاتێ بزوتنەوەی ئیسلامیش وەکو چەتری عیزەت و کەرامەت بەسەر مسلمانانی کوردستانەوە بوو، ئەو کاتە هیچ کەسێک لە دهۆکیش نەیەوێرە خەڵکی ئێمە زیندان کە. هیچ کەسێک لە شارەکانی کوردستان هەموو کەسێکە وایە بە سام و هەیبەتێک و بڕوانێتە بزوتنەوەی ئیسلامی. لەگەڵ هەموو شەڕ و پێکچێشانەشە کە یەکێتی دڕندە بەرامبەر یەک لە 92 28 حوتی 92 پاشان 28 دەی 93 اینجا 14 12 دەستی پێکرد بۆ 27 12 کە شەڕەکە زۆر لە هەموو لایەکە دەستی پێکرد و 14 94 کۆتایی هات. دوای بەهاری 94 بەهاری 95 دیسان شەڕی 97 هەموو وەختێکی تر فەسڵی بەهارە هاتە پێشەوە یەکێتی خۆی ئامادە کرد و سەر لە نوێ بۆ هجوومکردنە سەر ئەهلی ئیسلام. و ئەو کاتە شەر بڕوان بەوە نەبوو کە ئەهلی ئیسلام ئەتوانێت بژی لەگەڵیان ئیلا بێ بچێتە قاڵوی ئەوانە، چکە ئەو کاتەش لە هەموو شتێکا باسییانە کردویان و پێویستە بزوتنەوەی ئیسلامی وەزعی حکومەتی کوردستانی قبولکە و لەگەڵیشە بەو شێوەش لەگەڵیا بێت کە ئەوان ڕازیە بوون و ئەوان دایەنەنا. بزوتنەوەی ئیسلامی خەسارەیەکی زۆر گەورە بوو. ئەو کەسانی بیریان دێ ئەزانن چەند گەورە، ئەو کەسانی بیریان نایە وەکو جیلی تازە کە پێگەیشتونەوانێ عمریان لە 30 ساڵ و بەرەو خوارە یا 35 و بەرەو خوارە، ئەوانە نازانن چه عیزەت و کەرامەتێکی گەورەمان لەدەست چوو. ناشزانن خەنجەری غەدری ئێران چەند گەورە بوو بە یارمەتی مامۆستا عەلی باپیر کە بزوتنەوەی ئیسلامی انشقاقەکەی کرد. ناشزانن ئێستا ئەو بەدیلەی کە دروست بوو هەر بەدیل نەبووە، ئەسڵەن خۆی سەهۆڵ بوو توایە. بۆیە ئەهلی ئیسلام ئەبێ چاو ببڕنە ئەوەی کرد لە وڵاتێکی مێلیشیایی وەکو کوردستانە زۆر زەحمەتە حرەکەتکردنێک، حرەکەتێکی سیاسی بیلا قانون، حرەکەتێکی سیاسی بتوانی وجودی خۆت بسەلمێنی لە قاڵوی ئەوانیشان نەبی. هیوادارم ئەهلی ئیسلام زیاتر بیر لەم مەسائلانە بکەن، باشتریش بیر بکەن و پێشیان نەکرێت، چونکە بەرامبەرەکانیان ڕزیون. ئەگەر ئەهلی ئیسلام خۆیان غیرەت بدەنەوە بەرخۆیان و بەدەقە شەرعیەکان و پابند. خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و ئێمە ڕێز و حرمەتی زۆرمان بۆ شەهیدان و خانەوادەی شەهیدانی خۆمانێ. ئەو شەهیدانە لە یەکەم شەهیدی لەشکری ئیسلامیشەوە و پێشترەوانێکی ئەعدامیش کران وەکو کاکو شێڕ سەنعان و ئەوانەی ترکە لە 1982 ئیتیجاهی ئیسلامی کە دەرکەوتووانە پۆلانەی لیان شەهید بوو، پۆلی کەیوان کە 36 کەس بوون و هەروە شەهیدانی تر و دۆڵی گردی ڕەمکان و شەهیدانی تری شارباژێر و شەهیدانی پشدەر و شەهیدانی کەلار و 55 شەهید لە کەلار و کفریا بە چەند ڕۆژێک هەموو شەهیدماندا، هەتا ئەگاتەوە بە ئەو شەهیدانەی کە ئێستا لە پێناو کەرامەتی ئیسلامە جیهادەکەن لە کوردستان یا لە سنوورە یا لە سێگۆشەکەی عێراق لە سێگۆشەی سنی یان چوب نەشە. خی پەروەردگار بە شەهیدیان وەربگرێ و خی گەورە مامۆستا مەلا عوسمان بکاتەوە بەڕابەری ئێمەش و ئەوانیش لە ڕۆژی قیامەتە بە فەخر و شانازیەوە بمان باتەوە بەرەو ئاڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بفەرمێ کە ئەمەش ئەم پۆلی جیهاد و شەهیدانەی منن کە قیادەم کردوون لە دنیاە بۆ پاراستنی عیزەتی ئیسلام. خی گەورە بمانگەڕێتەوە بۆ ئەو عیزەت و کەرامەتە، خی گەورە شیاومان کا بۆ ئەوەی قابلی ئەوە بین سەر لە نوێ غیرەتی جیهادیمان بچێتەوە بەر و ئاڵای تەوحیدەکە هەڵکەینەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.